سندیکای هونەرمەندانی کوردستان ماوەی 40 ساڵە بێجیاوازی خزمەت بە بواری هونەر و هونەرمەندانی کوردستان دەکا و چەندین چالاکی جۆرە و جۆریان پێشکەش کردووە. لە مەراسیمێکی تایبەتدا لە هۆڵی خاک نوێترین ئەلبومی هونەرمەند محەممەد ڕەوف کەرکووکیان بەڵاو کردەوە. ئەلبومی وەرزێکی ئاڵ پێکهاتۆ لە دەترا گۆرانی با بڵێن گۆرانیەکان حوتیان نوێیە و سییانیشیان لە بینی فۆرکلۆر و گۆرانی بێژەکانی تر. تراکەکان با بڵێن حوت گۆرانیان نوێ وەکو باسم کرد، شەشیان لەلایەن ئاوازەکەی لەلایەن خۆمەوە دانراوە، ئاوازیشیان لەلایەن میجلیسیانی بەتوانە مامۆستا چالاک سەدیقە و هەروەها مۆسیقاکان شەش گۆرانیان لەلایەن مامۆستا خەلیل عەبدوڵڵاوە دانراوە و چوار تراکەی تر با بڵێن دانیشیان لەلایەن کاک سەید ئەحمەد ڕەواندوزی و کاک بڵند قەراغی و هەروەها کاک ئارام سەردار. شارەکانیش پێم وایە چەند دوو شاریان لەلایەن شاعری بەتوانە کاک خالید مەجید فەرج کە مەساڵی نەوەتەکان کارم لە شارەکانیا کردووە، دوو شاری این کاک خالید مەجید فەرجە و دوو شاعری تریان شاعری ڕۆژەڵات کاک پشکۆ یاسینی و شارێکی کاک زۆردار و دوو شارێکی تر کاک شوانمەندی و شاعری لاو کاک بێستۆن حەسەن. سەرەتا من ئەمەوێت زۆر سپاسی سندیکای هونەرمەندانی کوردستان کەم کە هەستان بە بەکردنەوەی مراسیمی ئەلبومە نوێیەکەم ئەلبومی وەرزێکی ئاڵ و هەروەها زۆر سپاس بۆ هۆڵی خاک و ستافەکەشی کە بێ بەرامبەر هۆڵەکان پێشکەش ئێمە کرد و من دیارە ئەمە حوتەم ئەلبومی گۆرانیمە، بەڵام پێشتر حەزم نەکردووە هیچ مەراسیمێ بۆ ئەلبومم بکەم و ئەم ساڵ دوایین ئەلبوم ناڵێم ئینشاڵڵا دوایین ئەلبوم، بەڵامی تر لەگەڵ تەمەنایەوە من تەمەنم هەڵەکشەیە حەزم کرد مەراسیمی بۆ بکەم لەبەر یەکەوە، لەبەرەوە بەڕاستی هونەر وەکو جاران نەماوە، هونەر تۆزێ بێبەها کراوە، نازانی بەرهەمەکەت لە شۆ بڵاوکەیتەوە 400 تۆمارگا لە شاری سلێمانی هەوەی 300 دانەماوە تو ئەم ئەلبومە دێ بە چێ بۆت بڵاوکاتەوە. من زیاتر حەزم کرد لە ڕێی ئەم مەراسیمانەوە ئەم ئەلبومە پێشکەش خەڵکەم بۆی گوێی لێ بگرێ بۆ ئەوەی ماندووبوونی من و هاوڕێیانی موزیسیان کە هەموو کارمان شاعیر کارمان لەم ئەلبومە کردووە خەڵی گوێبیستی بێت و هیوادارشم بەدڵیان بێت. بۆ قسەکردنی زیاتر لە سەرکار و چالاکیەکانی سندیکای هونەرمەندانی کوردستان میوانداری هونەرمەند ڕۆژگار کەمالمان کردووە سەرۆکی لقی سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان. مامۆستاگیان سڵاو لێ بێ بەخێر بێت. ئەو هەواڵەی کە ئێستا بینیمان یەکێکە لە چالاکیەکانی بەڕێستان. کار و چالاکیەکانی سندیکای هونەرمەندانی کوردستان چی لە خۆ دەگرێت؟ پێشە شتێک سەرەتا ئێمە بوو بەناوی لە قیسلێمانیەوە کە دڵگرانی خۆمان ڕاگەێنین کە لە ئێستادا هیچێک لە هونەرمەندە ئازیزەکان سۆلافشێدا کە کۆچی دوایی کرد بەناوی لە قیسلێمانیەوە پستە و سەرخۆشی خۆمان ئاوڕستی و بنەماڵەیەکن لە خۆی گەورە داواکاری ئینشاءڵڵا جێگەی باش بێت. هەڵبەتە ئێمە وەکو لە قیسلێمانی من دەتوانم زیاتر قسەکانم شەرکەمەوە بۆی کە ئەو فتری کە خۆم بەرپرسیارەتی و لە قم وەرگرتووە کە ماوەی 3 ساڵێکە بێت لە ناو لە قیسلێمانیا ئێمە بەردەوامی کار و پرۆژەمان هەبوو چالاکیمان هەبوو بەبێ جیاوازی لە سەرجەم ژانرە جیاوازەکانە وەکو شێوەکاری شان و میوزیک سینەما هەوڵمان ناوە بە پێ و توانم امکانێتە دیاریکراوی کە لەبەر دەستا هەیە ئێمە بتوانین کارکردن و پرۆژە بکەین. ئەتوانم بڵێم دەستمان بۆ هەموو جوگەکان بردووە، بەڵام ناتوانین بڵین 100% هەموو شتەکانمان پێکاوە لەبەروی ئێمە لە قیسلێمانی وە ئەتوان بڵم بە گشتی سندیکای هونەرمەندانی کوردستان هیچ هاوکاری کۆمەلحێکی لە حکومەتەوە لە ڕاستیە لە ئێستا نەماوە.
ئەی هاوکاریتانە کات بۆ کار و چالێک لە ڕاستیا هەمووی بە ئیلاخاتی شخصی خۆمانێکین لە ڕێگەی شخصیەتەوە کەسایەتیەوەیان لایەنێکەوە جێ خۆشێتی منسپاسی مەکتەبی ڕێکخراو و دیموکراتیەکانی شێتی نیشتمانی کوردستانی ژەکەم کە بەڕاستی زۆر جارەوان هاوکار و پاڵپشتمان و پشگیریمانەکەن لە پرۆژەکانە ینی بۆ جودانێ مەکووامان کردو کە کارەکان و پرۆژەکانی ئەمە بەردەوامی هەبێ و بتوانین کاریان لەسەر بکەین. بەڵێ کێن ئەوانەی لەم ناوەندەیە کار و چالاکی و پرۆژەکانی هونەرمەندان بەڕێوە ئەبن. بەڵێ خۆی ئەمە لە ستافێک بەگاتون ستافێکی کارژێر ناو لەقا کە لە قیسێمانی بەڕێوەبین هەڵبەتە خۆی لە چوار ناوەندی هونەریە بینێتەوانێ ناوەندی سینەمام هەیە کە کاکەڵگور بەڕێوەی ئەبا هەگو ساڵحا ناوەندی شانۆم هەیە کە کاگالان مامۆستا ئەنان هادی بەڕێوەی ئەبا لە ئێستادا ناوەندی میوزیکم هەیە کە کاک نزان زار زێوی بەڕێوەی ئەبا ناوەندی شێوەکاریمان هەیە کە هونەرمەند مامۆستا ساکار فاروق بەڕێوەی ئەبا و کاجێڕی لە قیش لە ئێستادا کاک سەفین ئەنوەرەوە سکرتێری لە قیش کاک عابد هەورامی و بەندەژۆک و سەرۆشی لەو لەقەدا کارەکەین. هەڵبەتەمە کاتێک کە پرۆژەیەک یاخکاری شوونەری دێتە لای من ئەم ستافەدا ئەنیشین و کارێک باڵین گفتوگوی لەسەر دەکەین هەندێک جاریش پرۆژەکان ئانین یاخود بە سەری ئایانی پێویستەکە خێرا بڕیاری لەسەر بێ بۆیە تەنیا بەندە لەگەڵ ڕاستەخۆ ناوەندەکە خۆیان گفتوگۆکەین و خێرا بڕیار لەسەر پرۆژەکان و کاری لەسەرەکەین. بۆ نمونە ئەگەر کارێکی شانۆیی بێتە لای بەڕێستان کە بودجەیەکی زۆرتری ئەوێ لە کارێکی شێوەکاری یان کارێکی میوزیک بێت ئێوە تا چەند ئەتوانن بودجەی ئەو شانۆیە ئامادە بکەن یان تەرخانی کەن بۆ ئەو کارە. لە ڕاستیا ئێمە وەکو لە سەرتا ئاماژەکەم بەوەیە کەمە و بۆکو لە قیسلێمانی میچ هاوکاریەک و دەستگیرێکمان نییە بەڕاستی لە حکومەتەوانێ ریستۆرانتێکمان هەیە وەکو ئەو لەقا کە وامان کردوا بکەیە کە ئەو لەقا ئەو سندیکا لە سلێمانیا لەسەر پێی خۆی بۆسێ هەرچەنە ئەمە داهاتێکی زۆر کەمە بۆ ئەو لەقا من وام کردووە کە ئەم داهاتە ڕەنگە هەر مانگێ و بڕیشی زۆر کەم هەر ناوەندێک بەری ئەکەوێت بەڵام کاتێککە پرۆژەی شوونەریەتە بۆ لێسا من کارەکەم والێ کردو کاتێک پرۆژەی شوونەری دێتە لامان بەپی گرنگی پرۆژەونەرەکە لێوا بڕیارەی بۆ نمونە ئەگەر کارێکی شانوێتە لای ئەمە بتوانین کە ئەگەر هەمووشی نەبێ مەسەلا بۆ من نیوەی پرۆژەکە هاوکاریکەین ئەو کاتێم هاوکاری هەرسێ ناوەندەکەی تێکە شێوەکاری و بۆ نمونە میوزیک و سینەما هەموویەکین بێن بۆ خاتی شەشانوەیەەکە بە هەماشێ بۆ ناوەندەکانی تریژ ڕاستە یعنی کاتێککە ئیشێکی شێوەکاری ژێت بە هەماشەوە هاوکاری ناوەندەکانی تر هەمووی کۆکەین بۆ خاتی کوتین پرۆژەیە باڵین کاری لەسەرکردن شەکە بەڕێوەبەرین جگە لەوە ئێمە لە ئێستا بەڕاستی من وەکو شخصی خۆم کا لەسەرەوەکەم لەگەڵ هاوڕێیانمان لە دەستەی باڵا کەوا بکەین پرۆژەکان بە ئاراستەیە کابرا بەرەو پرۆژەی نەوەی بڕوا بەڕاستی چکە لە ئێستا سندیکا پێویستی بەوەیە کە و کارانە بکا کە کوالیتیشی باشی هەبێت کە ئاستێکی باڵین بەرزی هەبێ هاوشێویشێک لەو پرۆژانی کە دوێنێ کە یەکێک لە هونەرمەندە مەزنەکان هونەرمەندە ڕستانەکان بەڕاستی کێمە کار مامۆکەش کاکە هەما ڕۆفکەرکوشی بۆ نمونە ئێوە چەند ئەندامتان هەیە لە سندیکا و چۆن سوود لە توانای ئەو ئەندامانە وەرەگرن هیچ بە ساڵانە کۆبوونەوەیکیان لەگەڵاکرێ خۆشمێکێکم لە ئەندامەکانی سندیکا بەخۆشحاڵی هەڵبەتە ئەمە و کولەکی سلێمانی لە ئێستا نزیکی 1600 ئەنداممان هەیە بە ئەندامی کارە و ئەندامی هاوکارەوە چکە ئێمە دوو ڕۆژە خودوو توێژی تێ ئەندامی کارە و ئەندامی هاوکارێناو هەڵبەتێمەوە ئەو کەسانی ئەو بەرەزانی کە دەبنە ئەندام لە لای ئێمە پلەبەندیەک هەیە لەوێ بەپی چالاشی و کارە هونەرەکانیان پلەبەندیەکەکرێت ئەوەی کە کاری باش و ئیشی باش و چالاشی زیاتر و بەردەوام بێ لە کاری هونەری هەڵبەتەوە بە ئەندامی کارە ئاژمارەکرێت لە دوای کە لیژنەیەکی تایبەت بوو مەجالە بۆ پسپۆڕیە کە برایل ئەگەر ئەوەی تیان کەمتر بێ هەڵبەتە ئەوانێتە ئەندامی هاوکارەوە ئەوەش کاری هونەری و چالاکیە هونەرەکەی بڕیا لەسەرەوەیە بۆ کارە هونەرەکان بۆ پرۆژەکان لای ئێمە بەپی بۆ نمونە بەپی پرۆژەکان هەوڵین بەڕاستی دانیشین بیلەواکەن و پرۆژی بۆ داڕین بە نمونە لە ئێستا ئێمە سەخەریشی پرۆژەیەکین بۆ ژمارەیەک لە گەنج لە کۆمەڵە گەنجن شێوەکارن بەڵام بەڕاستی کۆمەڵە تاقە و توانای زۆر تایبەتن یعنی لووتکەن کە ئەمانە پێویستە بناسرێن ئێستیشمان لەسەرەوە کردووە بەم نزیکانە هەڵمانداوەکی شڵا لەم مانگە بتوانین ئەو شەچکە تقریبان 2-3 مانگە بە خەریکیەوە ئەوەی شەکە لەو ئیشانە ئیشی ترمان هەیە بۆ نمونە ساڵانەیە ئێمە هونەرمەندا کۆکن دەکەینە پرۆژەیەکی هەڵبەتەوەی ئەندامە لە بەڵێ لە بەروی پەیڕەوی سندیکاوایە زیاتر تۆ کار بۆ ئەندامەکانەکەیت ئیتر زائیدەن کۆڕ و کۆبنەوە بەڕاستی بەپی هەندێک جار کە سەرم فەتی ڕابردووە هەندێک کۆبوونەوە کراوە لە شانۆیا کوردومانە لە سینەما مەسەلا کراوە لە شێوەکاریە کراوە لە میوزیکا کراوە بەڵام ئیتر ئەوەی کە بۆ ئێمە گرنگ بووە هەموو جونگەکان ئیشمان لەسەر کردووە بەڕاستی دەستمان بۆ هەر هەمووی بردووە ڕاستە هەندێکی ڕەنگە کەم بوو بێ بەپی ئەوی کە مروتم لە بەروی توانایکی ئەمە زۆر دیاریکراومانێ هەڵبەتەمە بەسم لایەنە مادیەکە ینی باڕون ترقسە لەسەر ئەوە بکەم چکە هەموو شتێک تۆ بە تەنها بە معنەوی ناکرێەوە ڕاستی ینی خودۆ لایەنە مادێکەش لێرە گرنگە خۆگەکانیش بێ وشکەکان بەس ئێمە کە پشگیریشی ئەومان
سلێمانی وەکو سندیکا و بەتایبەت لە ناولقی سلێمانیا خۆشتان ئاگادارن کە لە ناولقی سلێمانی هەمیشە لە ناو پارێزگای سلێمانی ئەو جموجوڵ و ینی خۆشی و حەیەوی هەر هەبووە لەم شارەیە من هەمیشە وتومە ئەگەر بێت و بەراوردی بکەی ئێسا بە سەردەمی پێشەڕی داعش ینی کە ئەتوان بڵێم لایانی ئابووری بەرەو خراپی ڕەنگە بڵێم توێژی هونەرمەندانیشی گرتەوە بەڵام ئەگە بەراورد دێ بکەی زۆر لە جاران زیاتر چالاشی ئەکرێت هەمیشەم ئەم شارە بەڕاستی چالاشی لە نابڕێ ینی بە بەراورد بە شارەکانی تر بۆیە ئەمە خۆی بۆ خۆی جێگەی دەستخۆشیەکە ینی بەڵام بە دیویشی تری شاخەریکە بەرەو ئاڕاستی ئەڕواکان دێجاری تر کاری زۆر و بۆریشی تێکرد. چ کۆنتاکتێکتان هەیە لەگەڵ سندیکای شارەکانی ترا بۆ نمونە شاری هەولێر، شاری کەرکووک، شاری دووهۆک؟ لە ڕاستی ئەمە بەردەوام کۆنتاکتمان هەیە لەگەڵوانە بەتایبەت لەقەکانی چکە سندیکای هونەرمەندانی کوردستان کۆمەڵێک ڕاستەکەی بەس چ پرۆژەیەکی هاوبەش هەیە پێکەوە؟ ئێمە پرۆژە هاوبەشەکانمان کۆمەڵێک دانی هەندێک بەپێ ئەو فەتی کە من خۆم لە ناو سندیکا کارمان کردووە ینی لە پرۆژەی هاوبەشمان هەبووە لەگە هەڵەبجەیە کردومانە لەگە هەولێرا کردومانە تەنانەت لەگەڵ ئەو فتری ڕابردوو لەگە زاخۆشاکەمانی من خۆم لێرە ئیشی بنەریمان بروتە ناو زاخۆ لێو ئیشمان کردووە بە هەماشەوە هاوپێچەکەشی باڵێن هاوشێ بچوانەش و مەسەن کارەکەمان هەبوو هاتوتە ناو سلێمانی بەڵام ئەمانە بەڕاستی ینی هەندێک جار تۆ وات لێ ئەکات نەبوونی کولفەیەک یاخو لایەنە مادیەکەوا لێکا کە تۆ زۆر جار لە ئاستی کارەکان کەمەکەی توانێت یاخو بچووکتریەکەی توانێت دەبی کە لەسەر ئاسی تۆ چەند پارێزگای بیکەی بەڕاستی وای لێ لەسەر ئاسی پارێزگایەک بیکەی ئەمەش کەندێجا لایەنە مادیەکەی بەڕاستی وا لێکا کە ئەو کارانە بچووکەیتەوە بۆ ئەوە ئەگەر نا من هەمیشە ینی خۆزگەی ئەو ماخواستوە کەوا بووە کاتێکە کاریشی منەریەکرێ بۆ مەشانۆگەری یەکەکرای کاریشی میوزیکیەکریا خوشێ و کاریەکرێ خۆزگەومان بۆ کە خۆزگای کاتێکە هونەرمەندێ پرۆژێکی وابێ تەنها ئێمە و خولقی سلێمانی ماتوانە هەموو سپۆنسەرەکەیمان دابیم کراوە ڕاستی بۆی هونەرمەندە ڕووی لە چەند جێگایکی تر نەکردایە بەڵام وامان کردووە بۆ زۆر هەنی زۆرشتی تر هەبوو کێمە لە ئێستا کاری لەسەرەکەی ڕەنگە لە ڕابردووە پێشتر سندیکاش کاری لەسەر نەکردێت بۆ نمونە ئێستا کە ڕەنگە کاری ئێمە نەبێت لە زۆر جارێمە دانیشین لەگە ئەو هەندێک هونەرمەند یاخو پەیوەندیمان پێوەکەن کاری کلیپیان بۆکەین بەرهەمیان بووین تا کتێب چاپ بکەین ئەو کتێبانی کە گرنگن بۆ جونگە هونەریەکان یعنی لە هەموو ئەوانەیە ئەمە کارمان لەسەر کرد و جێدەستمان دیارە بەڕاستی بەپی و توانایی کە لە بەردەسایە. جگە لەو ئەندامانەیە کە ئێستا هەمانە باوا بڵێم ئەگەر ئەندامێک یان هونەرمەندێک ببێ بە ئەندام لە لای ئێوە ئەتوانێت یان هەر ژمارەیەکتان دانا و بەس لە لای ئێمە هەمیشە دەرگا کراوەتەوانێت بەڕاستی بۆ کەسانی دێنا ئەوێ من بیرمە سەرەتا کە بە پرسیارەتی و لە خەمبەرگر یەکێک لەو حیوارانی کە پێم وترا خەڵکانێک پێیان وا بووانی کە دەبنە ئەندامدا لە دقی سلێمانیا گوایە بێت تەنها ئەو کەسانە بن کە دەرچووی فێرگە هونەرەکان و پەیمانگەی هونەرە جوانەکان یاخو کۆلێژونەر یاخو ماجستێر و هەتاوکو سەر بەڵام هەڵبەتە ئەم ئەوانی و ڕاست نییە ئێمەوەی کە دێتە ئەندام یەکێ لای ئێمە ڕاستە ئەوانی کە دەرچووی فێرگە هونەرەکان ئەمانەوەکو ئەندام وەرجینن بەڵام غیری ئەوش تۆ ژمارەی هونەرمەندت هەیە کە هاویە دەرچووی فێرگە هونەرەکان نیە بەڵام توانایکی باش ئیمکانێتێکی باشی هەیە ئەمانش بە ئەندام وەرەگیرن لە لای ئێمە وەکوتم هەڵسەنگاندن بۆ کار و تواناکەیان نەکرێت بەڵام لە ڕووی ژمارە و عەدە دەوانێت لای ئێمە ژماریی دیاریکراو نییە هەچ کەسێگێ بەپێ ئەو پسوەڕی کە ئەو داوایەکە ئەگەر شێوەکاری ئەگەر میوزیک ئەگەر شان و ئەگەر سینەمایە بەپێ ئەو لیژنەیە قسەی لەسەر دەکات و سری بەرەم و چالەشەکان یەکەن و بڕیا لەسەر ئەندام بوونیەدەن لە بەرۆ ژماریشی دیاریکراو لای ئێمە نییە لە ژمارە کات دەرگادا بکرێت و کۆتایی بۆ منە نەخێر. چ پلانێکتان هەیە بۆ داهاتووی سندیکا؟ هەڵبەتە ئێمە لە ئێستاە هەمیشە پلانمان وا بووە کە سەرجەم ناوەندە هونەرەکان بەسەر بکەینەوە هەڵبەتە بەسم لەو چوار ناوەندەی کە لە لای ئێمە هەیە لە قی سلێمانیە پلانی ئێمە ئەوەیە بەڕاستی بتوانین لە ناوەندی میوزیکا پرۆژەی گەورەتر بکەین کە کارمان لەسەر کردووە هەتا پرۆژەمان هەیە بۆ نمونە بۆ یادی شاری سلێمانیە ڕەنگە لە ئێستا باسی ناکەم بەڵام پرۆژەی گەورەمان بۆ ئەوەی هەیە کۆکو لە قی سلێمانی دەستمان بۆ بردووە کە ڕەنگە لە سەر و توانای مادی ئێمەوە بێ بەڵام ئیشمان لەسەر کرد لە شێوەکاری بە هەمان شێوە پرۆژەمان هەیە کە بنیازین بە نزیکانە کاری لەسەر بکەین بە هەمان شێوە پلانیشمانداناوە بۆ سینەما و شانۆست جگەل لەوەش ئێمە یەک شتی ژاماژە پێ بم تەنانەت ئێمە پلانێکی ترمان هەبوو کارمان لەسەرە کرد چونە ناو فێرگە هونەرەکانی شەو بە نمونە ئێستا لەم فترەی ڕابردووە بوو ئێمە چونە ناو پەیمانگەی هونەرە جوانەکانەوانێت بە نمونە خوێندکاری یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاسی هەر چوار بەشەکان ینی بۆ نمەکە کاتە نزیکی نۆ خوێندکار بۆ دە خوێندکارەکە ئەمانەی مە ڕەزێنانمان بۆ کردن
دیاریمان پێبەخشین لە هەمان کاتە تەرجیعکردنێکە بۆ خوێندکاران لە هەمان کاتە بۆی ئەوانیش بزانن کە غێری پەیمانگەی هونەرە جوانەکان یاخو کۆلێجی هونەر کە شوێنیشی کەژەیە کەمە پاڵپشت و دامی ئەوانەکە بە هەماشی هاوکار بووین لە هەندێک پرۆژە یاخو لە هەندێک کارە لە ناو کۆلێجی هونەریشە یعنی بۆ هەموو ڕێگانە بەڕاستی بەکارمان هێناوە ئیتر بەپێ ئەو توانای کە ئەوەی کە هەوڵمان ناو تەقسیرشمان نەکەەوە بەڕاستی هەڵبەتە بە هاوکاری لەگەڵ هاوڕێکانمە مامۆساگیان سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتەش ئازێدانجەش زۆر سپاسانە